ڕێزوسڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتێوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی خانشینکراوانی تەئمین ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ناڕزایەتی خەڵکی ئاوایی سیاباز لە شارستانی خۆی، خوێندنی سرودی شۆڕژگێڕانە لەلایەن قوتابیانی کەج لە جوانڕۆ، هۆشداری چالاکوانانی بواری ژینگە سەبارەت بە لەناوبردنی سەرچاوە ئاویەکانی کوردستان، کۆچی دوایی یەحیا خەلیقی برای دوو گیان بەختکردووی کۆمەڵە لە سەقز، دامەزراندنی کۆمەڵی سەربەخۆی ژنان لە شاری سلێمانی، کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری لە کۆگای سوتەمەنی پترۆشیمی ماخشەهر و ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە ئیسفاهان. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 11 خەزەڵوەر خانشینکراوانی تەمین ئیجتیماعی لە شارەکانی کرماشان، ڕەشت، ئەهواز، شوش و ئەنزەلی بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بەشداربوانی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی پلاکار دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی بیمەی دەرمانی، هاوسانسازی حەقدەست و ئازادی هەموو کرێکاران و زندانیانی سیاسی بوون. ناڕزایەتی خەڵکی ئاوایی سیاباز لە شارستانی خۆی. دانیشتانی ئاوایی سیابازی خۆی ڕۆژی یەکشەممە 11 خەزەڵوەری 1404 هەتاوی دژ بە لێدانی پرۆژەی پانێلی خۆرتاوی لە سەر زەویە کشتوکاڵیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی ئەو ناڕزایەتیانە ڕایانگەن هەڵبژاردننی ئەو پارچە زەوینە بۆ دروستکردنی پرۆژەی وزەخانەی خۆرتاو نایاساییە و دەوڵەت لە ئەو ڕێگەوە مەڵک و ماڵی خەڵک داگیر دەکات. هەروەها جوتیارانی گوندی سیاباز هەموو ساڵێک لەسەر ئەو پارچە زەوینە خەرمان کۆ دەکەنەوە و گوڵەشی خەرمانەکانیان بۆ ئاژەڵداری بەکاردێنن، بەڵام دەوڵەت هیچ بایەخێک بە کێشە و گرفتەکانی کەشاوەرزان نادات. خوێندنی سرودی شۆڕژگێڕانە لەلایەن قوتابیانی کەج لە جوانڕۆ. ڕۆژی یەکشەممە 11 خەزەڵوەر قوتابیانی کچی یەکێک لە قوتابخانەکانی شاری جوانڕۆ هاوشێوەی قوتابیانی دیکەی و شارە دژ بە سەپاندنی سزا بەسەر دوو مامۆستای و شارە لە نێو حەوشەی مەدرسەدا کۆبوونەوە و سرودی شۆڕژگێڕانەیان خوێندوێتەوە. ماوەیەک لەمەوبەر قوتابیانی قوتابخانەی فیردەوسی جوانڕۆ هاوکات لەگەڵ ساڵیادی کیمیابارانی شاری هەڵەبجە بە هاوکاری دوو موعەلیمی ئەو مەدرسەیە سرودی ڕێیخەباتیان خوێندوێتەوە و پەیامی ئومێد و بەرخۆدانیان لە سەرانسەری وڵات بڵاو کردەوە. بەڵام ڕژێمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بەڕێوبەری ئەو قوتابخانەیە و یەکێک لە مامۆستایانی لە سەرکارەکانیان دوورخستەوە. لە وەڵامی هەڵسوکەوتی نایاسایی بەرپرسانی ئامۆزش و پەروەرشی جوانڕۆ، قوتابیانی دوو مەدرسەی باهونەر و پەروێنە ئیستیحسامی دوو سرودی شۆڕژگێڕانی دیکەیان خوێندوێتەوە و بەو شێوەیە پاڵپشتی خۆیان لەو دوو موعەلیمە ئازادی خوازە دووپات کردوێتەوە. هۆشداری چالاکوانانی بواری ژینگە سەبارەت بە لەناوبردنی سەرچاوەئاویەکانی کوردستان. ژمارەیەک لە چالاکوانانی بواری ژینگەی کوردستان لە راپۆرتێکدا سەبارەت بە لەناوبردنی سەرچاوەئاویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن حکوومەتەوە هۆشداریاندا. بە پێو راپۆرتانە 80% ئاوی ڕووبارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن حکوومەتەوە بۆ پارێزگاکانی دیکەی ئێران دەگوازرێتەوە و حکوومەت بە مەبەستی جێبەجێکردنی پرۆژەکانی دەستی داوەتە سازکردنی دەیان بەنداوی تازەش. لێدانی بەنداوی تازە کە لەلایەن پسپۆڕانی ژینگەیەوە چاودێری نەکراوە مەترسی لەسەر سروشت و سەرچاوەئاویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست کردووە و هەموو تاڵاوەکان وشک بوون. هەروەها کەشاوەرزانی کوردستانی لە پرۆژەکانی گواستنەوەی ئاو بێبەهرە بوون و زیان بەر هەموو بەرهەمە کشتوکاڵیەکانیان کەوتووە. لە ناوچوونی زەویە کەشاوەرزیەکانیان بووەتە هۆکارێک بۆ کۆچکردنی گوندنشینان و ئەو بابەتە ژیان و معیشەتی دانیشتوانی چەند پارێزگای ڕۆژهەڵاتی کوردستانی خستووەتە مەترسیەوە. کۆچی دوایی یەحیا خەلیقی برای دوو گیان بەختکردووی کۆمەڵە لە سەقز. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 10 خەزەڵوەر یەحیا خەلیقی برای دوو گیان بەختکردووی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا لە شاری سەقز بەهۆی نەخۆشیەوە ماڵاوەی لە ژیان کرد. کاک یەحیا خەلیقی برای دوو گیان بەختکردووی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا بەناوەکانی نادر و ناسر خەلیقی بوو
بنەماڵەکەی لە کەسایەتیە خۆشناوەکانی شاری سەقز بوون. ڕۆژی شەمە کاک یەحیا خەلیقی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد و تەرمەکەی لایەن خەڵکی ئەمەکناسیە و شارەوە لە گۆڕستانی ئایچی بە خاک سپێردرا. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. دامەزرانی کۆمەڵی سەربەخۆی ژنان لە شاری سلێمانی. ڕۆژی یەکشەمە 11 خەزەڵوەری 1404 هەتاوی ڕێکخراوەیەک لە ژێر ناوی کۆمەڵی سەربەخۆی ژنان لەلایەن چالاکوانانی مافی ژن لە شاری سلێمانی دامەزرا. شنا عەلی وتەبێژی ئەو ڕێکخراوەیە. لەو بارەوە ڕایگەیاندووە مەبەست لە دامەزراندنی ئەو ناوەندە گردبوونەوەی ژنان و گەنجانی ئازادی خواز لە چوارچێوەی ڕێکخراوەیەک تاوەکو لەو ڕێگایەوە بتوانن بۆ داکۆکی لە مافەکانی ژنانی کۆمەڵگا خەبات بکەن. هەروەها بەهار مونزەر وتی هەر چەند ڕێکخراوی زۆرمان لە ژێرناوی ژنان هەیە، بەڵام ئامانجی ئەوان وادیهێنانی یەکسانی زۆرتر لە نێوان پیاوان و ژنانی کۆمەڵگایە و بۆ ئەو مەبەستەش بە هەموو هێز و توانایانەوە تێدەکۆشن. ناوبراو هەروەها وتی هیوادارن پیاوانی ئازادی خوازی باشووری کوردستانیش پەیوەست بەو چالاکیانە بن و بۆ بنیاتنانی کۆمەڵگایەکی دادپەروەرانە شان بە شانی ژنان هەوڵ بدەن. کۆبنەوەی کرێکارانی پەیمانکاری لە کۆگای سوتەمەنی پترۆشیمی ماهشاهر. کرێکارانی پەیمانکاری شاغڵ لە کۆگای سوتەمەنی پترۆشیمی بەندەر ماهشاهر ڕۆژی یەکشەمە 11 خەزەڵوەر دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لەو ناوەندە سەنعەتیە لە ئازنەدانی چەند مانگ حەقدەست و مەزایە ناڕازین و بە کۆبوونەوە لە بەردەم ئیداری کاری بەندەر ماهشاهر دەشبە سیاسەتەکانی دەوڵەت دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری پەرداختی حەقدەستە دواخراوەکان پێدانی مەزایی پیشەیی بەهرەمەند بوون لە دەرمانی خۆڕای و دابینکردنی ئیمکاناتی ڕیفاهی بوون. ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان ڕۆژی یەکشەمە 11 خەزەڵوەر خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شاری ئیسفەهان دەست بە دۆخی خراپی مایشەتی ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. خانشینکراوانی بەشدار لەو چالاکیە بە ڕێپێوان لەسەر شەقامەکانی ئیسفەهان دەست بە دەوڵەتی مەزعود پزیشکیان دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە بەکردەوە دراوتنی گەڵاڵی هەوسەسازی پێدانی بیمەی تەکمیلی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی بوون. کۆبنەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە سەکۆی نەسر. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە سەکۆی نەسر ڕۆژی یەکشەمە 11 خەزەڵوەر دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. کرێکارانی ناڕاستی بەدەستەوەگرتنی تراکت خوازاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەناوەتی خانشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕیفاهی لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی و کەمکردنەوەی هەزینەکانی ژیان بوون. ناڕزایەتی خانەی پەرستاری خۆراسان لە ئازیادکردنی ئیزافەکاری. خانەی پەرستاری پارێزگای خۆراسان لە بەیاننامەیەکدا ناڕزایەتی خۆی لە ئاز دیاریکردنی 80 سەعات ئیزافەکاری بۆ کادری دەرمانی ئەو ئوستانە نیشاندا. لە بەشێکەوە بەیاننامەیەدا هاتووە دەوڵەت لە جیاتی پێدانی داخوازیەکانی کادری دەرمان گوشارەکانی بۆ سەر ئەو چینە زەحمەتکێشە زۆرتر کردو و لە دوایین بڕیاریدا ڕێژەی ئیزافەکاری بۆ پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی پارێزگای خۆراسان بۆ 80 سەعات زیاد کردووە کە پێچانەی یاسای بنەڕەتی وڵاتە. زیادکردنی ئیزافەکاری لە حاڵێکدایە کە شەپۆلێک لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەروەی وڵات دەستی پێکردووە و ساڵانەش چەندین کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران بەهۆی گوشاری کاری و بایەخنەدانی دەوڵەت بە کێشە و گرفتەکانیان لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانیان دەهێنن. ڕووخاندنی خانووی شارومەندانی هەژاری بەلوچ لەلایەن سوپای پاسداران. سەر لە بەیانی یەکشەمە 11 خەزەڵوەر هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەر دانیشتوانی ناوچەی کەمبی چابەهار و دەیان خانووی شارومەندانی هەژاری بەلوچیان ڕووخاند. بە پێڕاپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ ئاوایی کەمپ لە پشکەڵانتەری سیانزەی چابەهار هەڵکەوتووە و هێزەکانی سوپای پاسداران بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت هێرشیان کردە سەر دانیشتوانی ئەو گوندە و وێڕای ڕووخاندنی دەیان خان و ژنان و منداڵانی بەلوچیان داوەتە بەر لێدان و بێڕێزیان پێکردوون.
دەست بە سەرکردنی سێ شارومەند لە ڕەشت. ڕۆژی یەکشەمە 11 خەزەڵوەر سێ شارومەندی دانیشتووی شاری ڕەشت بە ناوەکانی جەواد لوتفی پور، عادڵ لوتفی پور و ئەحمەد قاسمی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤێران، هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوە سەر ماڵی ئەو سێ شارومەندە و وێڕای پشکنی خانوەکانیان دەستیان بەسەر کەلوپە لە شەخسیەکانیان داگرتووە و جەواد لوتفی پور، عادڵ لوتفی پور و ئەحمەد قاسمیان پاش ڕفاندن بۆ زەندانەی لاکان گواستوەتەوە. تا کاتی دەڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو سێ شارومەندە لەبەردەستدانیە و بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێش ئەشکەنجە و ئازارێکی زۆر دراون. دوایین هەواڵ مانگرتنی بەربڵاوی کرێکارانی بەندەر لە بەنگلادێش. ڕۆژی شەممە 10 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە بەندەری چاتاگرای بەنگلادێش دەست بە ڕادەستکردنی کاروباری ئەو لەنگەرگایە بە دەوڵەتی ئیماراتی یەکگرتووی عەرەبی دەستیان لە کار کێشایەوە و خۆپیشاندانیان کرد. بە وتەی سەرۆکی حیزبی ناوەندی سکوب، ڕادەستکردنی کاروباری لەنگەرگای چاتاگرام بە شیرکەتێکی ئیماراتی پێچەوانەی بەرژەوەندی نەتەوەییە. تەرمیناڵی ئەو بەندەرە بە سەرمایەی نێوخۆی و بە کەرەستەی مۆدێرن تیارکراوە و هیچ بیانوویەک بۆ ڕادەستکردنی بە شیرکەتێکی بیانی قبوڵ ناکرێت. بەندەری چاتاگرام یەکێک لە گرنگترین بەندەرەکانی بەنگلادێشە و هەزاران کرێکار تێیدا کار دەکەن. ڕادەستکردنی کاروباری بەندەر بە شیرکەتێکی بیانی ژیان و معیشەتی هەزاران کرێکار و بنەماڵەکانیان دەخاتە مەترسیەوە و کرێکاران سەبارەت بە داهاتووی پیشەکانیان نیگەران بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بە هەموو لایەک.